ڕۆژی جیهانی کەژناسیە ئەم ڕۆژە بێگومان بە گرنگی و تایبەتمەندی و سێرەکرێچکە لە بەرەوەی کە ساڵانە گۆڕانکاری بەسەر کەش و هەوایەت وەکوی کە بینیشمان لای خۆمانە و گۆڕانکاری کە بەسەر کەش و هەوای هاتووە و ئەم ماوەی چەند ڕۆژێکە ڕێژەی پارانباری زیادی کردو بەپێی داتاکان لە عێراق بەگشتی لە سایەدا ئاوی زیادی کردووە بەڵام بەپێی زیانەکان لە سایە 25 زیانی گەیانەوە بە کوی دانیشتوانی عێراق بە خواروش و بە هەرێمی کوردستانیش لەوەی کە لە چەند ڕۆژ ڕابردووە بینیمان لە پارێزگای تۆک بەداخەوە چەندین ماڵی هاوڵاتیان بووە ژێر ئاو و لافا و هەندێک کەسی ڕۆحیان شاد بێ بوونە قوربانی بەڵام ئەوەی کە گرنگە ئەم ڕێژە ئاوە ئایا ئێمە پرسیارکەین لە ڕووی ئەوەی کە چەنە سوودیە بێ بۆ عێراق و چەنە سوودی نابێ و ئایا کەژناسی ئەو گۆڕانکاریانی کە بەسەریا هێتوە کارە سەرچەکانی لە پشت بیزبوونی بەرگەی هەوای زەویەوەیە یاخود ئەو کەژناسیانی کە بەردەوام پسپۆڕن لەو بوارەیە و توێژینەوەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو گۆڕانکاریانی کە بەدی یەکرێ بۆ نمونە لە دو ساڵی ڕابردووە لە وڵاتی سعودیە بینیمان لافاوێکی زۆر گەورە ڕوویە ئایا ئەم گۆڕانکاریانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە بەردەوام بێت چی بە دوای خۆیان هێنێت و لە ئایندا ئێمە چاوەڕێ چی ئەەکەین پێشبینیەکان چییە و لە هەمان کاتیشا گرنگی و ڕۆژەکەش بزانین ڕۆژی کەژناسی بۆچی دیاری کراوە و چۆن نەتوانن لە لای خۆشمان لە هەرێمی کوردستان کەسانێکمان هەبێت لەم بوارەیە کارکەن چۆن توانیانە داتا و زانیارەکان بۆ ئێمە بخەنە ڕوو ئێمەش ئەمڕۆ بە تۆزێک گشتگیرتر گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک جەوهەر حەمەلا و وەکو لە پرسراوی کەش و هەوا لە بەڕێوەبەرایەتی کەژناسی و بوومەلەرزەی زانی سلێمانی بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەین بەخێر بێ کاک جەوهەر خێر بێ سەر چاو ئەگە تەشریفت بێتە ملاوە عەزیەتیش بێن هەڵت ئەسێنین ببوورە زۆر زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونێ جلەکانیشە زۆر جوانە پیرۆزت بێ لێرۆ نەورۆز لێ پیرۆزکەین سپاس بەهارە ڕۆژی کەشناسیەوە بەهارە بۆ خۆمان نەتوانین ماوەی دوو مانگە بۆی ڕەمەزانیشەوە نەماتوانی زۆر سەیران و گەشتەکانمان ئەنجام بێن بەڵام هەر کات لەبەر دەمامەوە توانین بچینەوە گەشتەکانمان کاک جەوهەر ئەگەر باسێکی ڕۆژی جیهانی کەژناسی بکەین ئەم ڕۆژە کە دیاری کرا لەسەر چه ئاستێک دیاری کرا بۆچی دیاریان کرد بۆی کە بزانین ئێمە چۆن کەش و هەوای خۆمان ئاستەنگەکان و پلەکانی بۆ دانی بڵێ پێشێکی سپاس بۆ ئەوەی کە ئێوە گرنگی ئەدەن بەم بوارە ڕۆژی 23 ئازاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی کەشناسی دانرێ هەڵبەتە لەو ساڵەوە کە ڕێکخراوی کەشناسی جیهانی دامەزراوە ئەم ڕۆژەش دیاری کراوە و ساڵانە شیعارێک دائەنرێ بۆ ئەم بۆنەیە و ئیتر کار لەسەر ئەو شیعارە ئەکرێ بۆ ئەوی ئامانجەکانی ئەو شیعارە بێتە دی هەر بۆی بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی کەشناسی لە هەرێمی کوردستان و هەموو جیهانەکەم و هەروەها ئەو کەسانش کە لە بوارەکەدا کاریگەریان هەیە چ بە راپۆرت و تێژوینەوە بە پێشنیار و هەروەها هەموو ئارەزومەندانی ئەو بوارە و بەتایبەتیش چاودێرانی کەشناسیە کەش و هەوا کە بەردەوام لە وێزگا کەشناسیەکان چاودێری کەش و هەواکەن 24 ساعت ئامادەبوونیان هەیە لە ڕۆژە پشوەکان و بە سارد و بە گەرمە وەکو سەربازی هیون لە بوارەدا کارەکەن هەموا بە دروشمەکە ئەمساڵ لە خەتی پێشەوە بۆ هەڵمەتی کەش و هەوا شتێکی وایە لە پێشنەی کارەکانمان شیعاری ئەمساڵ بڵین لە پێشنەی کاری ئاو هەواییدا باشە جا لەم چەند ساڵی ڕابردووە کاتێک باسی ڕۆژێکی لەم جۆرە یان هەر بابەتی کەش و هەوا ئەکرێت ئەبەسرێتەوە بە گۆڕانکاریەکانی ژینگە ئەمە ترسیان بەسەرەتی لای خۆمان بۆ نمونە هەیە من بینیومە لە ڕۆژهەڵات تەنانەت کە سیانزە بەدەر هەیە خەڵک ئەچنە دەرەوە بەفرباریوە لەو ڕۆژەشەواتە سیانزەمین ڕۆژی بەهار ئەمە بووە لە دێر زەمانەوە بەڵام ئەوەی کە ئێستا بینین زۆر جارە ئەیبەستنەوە بە گۆڕانکاری ژینگەیەکانەوە بەڕێزت وەکو کەسێکی پسپۆر لە بوارەکە تا چەند ئەوەی کە لە لای خۆشمان و ئەیە ئەیبەسیتەوە بم گۆڕانکاریانەوە ئایا ئەو گۆڕانکاریانە بشی گرتوێتەوە لە کەشوهەوایە طبعا کە ئەم شیعارەدانراوە هەڵبەتە گرنگیدانە بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا گۆڕانکاریەکانی کەش و هەوا یعنی مەترسیکی حتمیە و هەستپێکراوە تا ئێستا ڕێکخراوی کەشناسی جیهانی هەوڵیداوە چەندین کۆنگرە و بڵێن ڕێکەوتە نامە لە نێو وڵاتانی جیهاندا بەسراوە بۆ ئەوەی سنوورێکدانن بۆ ئەم گۆڕانکاریانە چکە گۆڕانکاریەکان لە ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە و کە لە ئەنجامە کاریگەری هەیە بۆ سەر ژیانی مرۆڤایەتی بەگشتی طبعاً گۆڕانکاریەکان یعنی وەکو ئاماژەت پێدا ینی
زۆر جار بڵین بارانی زۆر باری وە زۆر جاریش کە بڵین لافاو دروست بووە لە مێژووی ڕابردووە هەروەها وشکە ساڵیشمان بینیوە بەڵام ئەوەی کە ئەم ساڵانە ئەبینرێ ئەو گۆڕانکاریانە خێراترن و کاریگەریان زیاترە لەسەر مرۆڤایەتی یعنی بەتایبەتی باران ئەو گۆڕانکاری کە ئێمە هەستی پێ ئەەکەین ئەگەر باسی باران بکەین بارانەکانی ئێستا ئەگەر بۆ نمونە ساڵەکە وەکو معدەلی ساڵانش ببارێ بەڵام شێوەی باران بارینەکان و کاتی باران بارینەکان جیاوازە لەوانەی پێشوو یعنی سەیرەکەی زۆربەی بارانەکان بارانێکی خێرا و کتوپڕ لە ماوەیەکی کەمە ئەبارێ کە هەم زەوی وەکو بڵین مژین بۆ ئاوی ژێرزەوی سوودی لێ نابینێ هەم ئەبێتە هۆی دروستبوونی لافا و ئەو شتانەش یعنی ئەوەی کە لە بارانە هەستی پێکراوە ئەوەیە زیاتر هەم لە بڕی بارانەکان لە ماوەیەکی کەمە هەم لە کاتی باران بارینەکانە چکە ئێمە بارانەکان یعنی بەپێی ئەو داتایانەی کە ئێمە بۆ نمونە لە وێزگەی کەشناسی سلێمانی لە ساڵی 1940ەوە داتای بارانمان لایە بارانەکان بە زۆری بڵین لە 115 لە پاییزە ئەبارێ 150 لە زستانە ئەبارێ 135شی لە بەهارە بەڵام ئەم چەند ساڵی دوایی ئەم ڕێژغانە گۆڕانکاری بەسەر هاتووە ینی بەو شێوەیە نییە کە بەو شێوەیەش نەبوو کاریگەری خراپی ئەبێ بەڵێ کاکجەوە لە ڕووی کەژناسیەوە بەردەوام گۆڕانکاری هەیە ینی ئەبینی کە زۆر جار ئێمە باسی گۆڕانکاریەکانەکەین ئەبێ پێشبینیەکەوانێک کە لە بواری کەژناسیە کارەکان بۆ کە پێشبێنی کراتۆ هاوڵاتیان ئەگادارەکەیتەوە لەوەی کە خۆی ئامادە بکایتر ئەگەر زریانێکی بەهێزە ئەگەر بارانێکی بەهێزە ماوەی چەند ڕۆژەکان زەحر بە خۆشحاڵیشەوە لە مۆبایلەکەمانەتیایەتی بەڵام زۆر جارڵین ئەمەش هەر تۆزێ باوەڕ پێ نەکراوە لەوانەیە ئەمەش گۆڕانکاری بەسەرابێ بەڵام لەسەر و هەمانەشەوە ئێستا لە زۆربەی وڵاتە گەورەکانە ینی بەڕاستی یەکێ لە وڵاتانەی کە دانیشتوانێکی زۆری هەیە وڵاتی چینە ینی ئەوان هەوڵیانەوە دەستی مرۆیی کەمتر بکەنەوە لە تێکدانی وڵاتەکان ینی ئەو کاڵێن لایەنە مرۆیی و لایەنە سروشتەکانمان هەیە بەڵام لایەنە سروشتەکان زۆر جارە بینین لە میدیاکانەوە زۆر کاریگەریتر لەوەی دروستبوونی ڕەشەبای زریانێکی گەورە کە ماڵ و حاڵیانە بەیان دروستبوونی لافاویان بەرزبوونی ئاسی ئاوەکانیان بارامانێکی زۆر سا هەوڵیانەوە پێشبینی بکەن پێشبینی بکەن ینی پێشبینی چەند وەخت چەند ڕۆژێ زیاتر بکەن بۆی کە خەڵک ئامادە باشی تیا بێت زیانی مرۆیی لێ نەکرێتەوە ئێمە لە کەژناسی هەرێمە پێشبینیەکانمان بە شێوازێکی باش چڕ کردوێتەوە کاگەر بۆ نمونە زریانێکی بێز ڕوومان تێ بگا یاخود ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویکردە پارێزگای دووهۆک بتوانین هاوڵاتیان ئاگادارکەینەوە هەندێک هاوڵاتی زانین ماڵەکەی ڕوبەڕووی ئەمە ترسیا بێتەوە بۆی کە بتوانێت ئامادە باشی هەبێ هیچ زیانێکی بەرنەکەوێت ئاماژەت بە هۆکاری گۆڕانکاریەکان کرد کە سروشتی وە مرۆیمان هەیە بەڵام لە 180 گۆڕانکاریەکان بەهۆی هۆکارە مرۆییەکانەوە کە ئەگەر پێویست بوو تەفسیلی ئەدەینێ و ئەگەر پێویستیش نەبوو بەڵام سەبارەت بە پرسیارەکەت بۆ پێشبینیکردن لە هەرێمی کوردستان پێشبینیکردن بە شێوەیەکی گشتی یعنی بەڕێوەبەرایەتیەک یا وڵاتێک بە تەنها ناتوانێت پێشبینیەکان بکات بۆیە هەر بۆیەش ڕێکخراوی کەشناسی جیهانی بڵین دامەزراوە لەبەر ئەوەی کەش و هەوا سنوورێکی جوگرافی دیاریکراوی نییە و هەموو زەوی بەیەکەوە بەس بەپێی ناوچەکان ناتوانانی پێشبینی کڕی جا ئێستا باسیەکەین بڵین هینەکان چۆنە چۆنێتی پێشبینیکردنەکان چۆنە بە ئەکرێ بڵین بە سێ خۆناغە بێ خۆناغی یەکەم کۆکردنەوەی داتایە داتاکانیش لە وێزگەکانی کەشناسیەوە وەرئەگیرێ یعنی هەموو ئەو وێزگە کەشناسیانەی کە بڵین کۆدی نێودەوڵەتیان هەیە و سەر بە ڕێکخراوی کەشناسی جیهانین کە لە هەرێمی کوردستانە نۆ وێزگەمان هەیە کە ژماری نێودەوڵەتیان هەیە و داتاکانیان هەموو سێ سەعات جارێ ئەگاتە بڵین سنتەری کۆکردنەوەی داتاکان کە لە هەولێرە و لەوێ ئەدرێتە بەغا لەوێشەوە ئەدرێتە سنتەری کۆکردنەوەی داتا نێودەوڵەتیەکان کە تا ئەم ماوەیە لە ئەڵمانیا بوو بڵێن ئەمە قۆناغی یەکەم کۆکردنەوەی داتاکانە کەواتە پێویستت بەوە ئەبێ ژمارەیەکی زۆر وێزگەی کەشناسی هەبێ بۆی داتای لێوەرگری ئەم داتانەی کە وەرەگیرێن برینتین لە پلەی گەرمی خێرایی و ئاراستەی با ڕادەی شێ پلەی شەو نێم پەستانی هەوا لەسەر ئەو وێزگەیە تا ئاستی ڕووی دەریا هەروەها جیاوازی پەستان بڵین یا بڵین ڕێڕەوی پەستان لە 3 ساعتی ڕابردووە هەروەها حاڵەتەکانی کەش و هەوا
جگەلەوە بڕی هەورەکان جۆری هەورەکان بەرزی هەورەکان هەموو ئەم داتایانە 3 ساعت جارێک ڕەوانە ئەکرێ بۆ سنتەری کۆکردنەوەی داتا نێودەوڵەتیەکان ئەمە قۆناغیەکەم. ئەمە بە شێوەی دەستیان جامەدرێت یا بە شێوەی دیجیتاڵی و تەکنەلۆژی هەنێکی بڵێن ئەو وێزگانی کە هەمانە تەوان دوو جۆر وێزگەمان هەیە هەنێکی ئۆتۆماتیکین هەنێکی ساینۆپتیکی مرۆین. ئۆتۆماتیکیەکان ئەو داتایانە بە شێوەی دیجیتال سیانسۆری ئەلکترۆنی لێ بەسرا و داتاکان وەرئەگرێ و ئەنێردێ بۆ سنتەر. وەکو کامانە؟ ئێمە لە بەڕێوەلاتی کەشناسی سلێمانی 8 وێزگەمان هەیە لەو بابەتە کە وێزگەکانی هەڵەبجە، کەلار، مەیدان، پێنجێن، ماوەت، هەڵشۆ، قەڵاتزێ، بازیان. ئەم وێزگانە ئەتوانین هەموو سەعاتێ لە بڕێوەلاتی خۆمانەوە داتەکانیان وەرگرین لەبەرەوەی کۆمەڵی وێزگەی پێشکەوتون ئەم سەردەمەن. جۆری دووهەمان مرۆیەکە بە دوو شێوە بڵین داتاکانی وەرئەگیرێ. هەنێکی بە هەڵسەنگاندن ئەو بڵین ڕەگەزانی کە بە هەڵسەنگاندن ئەکرێ یەکەمیان بواری بینینە بۆ نمونە چاودێری کەشوهەوا سەری چواردەوری خۆیەکە بزانێت تا کوێ بە چاو ئەبینێت. دووهەمیان بڕ و جۆری هەورەکان ئەمەش هەر بە هەڵسەنگاندنە ئاسمان سیر ئەکا بزانێت چەند بەشی ئاسمان هەور دایپۆشیوە جۆری هەورەکان چییە بەرزیان چییە طبعاً هەموو ئەمانە بڵین ئەتڵەسی تایبەتی هەیە کە ڕێکخراوی کەشناسی جیهانی دەری ئەکا. سێهەمیش کە بڵین هەر بە هەڵسەنگاندنە حاڵەتەکانی کەشوهەوایە یعنی بۆ نمونە کە بارانێک ئەبارێ بەس نانووسێ بارانە و تەواو ئەبێ ئەم بارانە ڕوونکردنەوە بە ئاخۆ بارانێکی پچڕ یا بەردەوامە لە سەرخۆیە مامناوەندە خێرایە بارانێکی بەلێزمە ئەبارێت بارانێک کە تەرزەی لەگەڵایە بەفری لەگەڵایە چکە یا جاری وایە هەورە بروسکە لەگەڵایە هەموو ئەم شێوانە تایبەتن بە باران کەواتە بێ حاڵەتەکە دیاری بکە ئەم حاڵەتی کە ئێستا هەیە چییە. بابەتەکانی تر یا ڕەگەزەکانی تر بە ئامێرە پێوری و ئیتر هەمووی بە کۆدی تایبەتی بە شێوەی جفرە ئەنێرێت بۆ ئەوی کە بە ئاسانترین شێوە بگات و پێویستی بە تەرجەمە نەبێت. ئەمە بەنسبەت ئەو داتانە کە ئەنێرێت. باسی دوو حاڵەتمان کرد کە بڵین حاڵەتی یەکەم ئەوە بوو کۆکردنەوەی داتا. حاڵەتی دووهەم داخڵکردنی ئەم داتایانەیە لە کۆمپیوتەری بڵین سوپەر کۆمپیوتەری ئاسایینین گەورن بۆی لە ماوەیەکی کەمە ئەم داتایانەت بۆشی تەڵکات و نەخشەیەکی کەشوهەوات بۆ دروستکە. سێهەمیان ئەم نەخشە کەشوهەوایانە شارەزایانی کەشناسیەن سەیری ئەکەن و متابعەیەکەن لەگەڵ 3 ساعتی ترا لەگەڵ ساعتی پێشووترا بۆی ئەگەر دروستێکی تیاابێت لەگەڵ واقعە بڵاو ئەکرێتەوە ئەگەر گۆڕانکاریشی پێویست بێ یا دروست نەبوو دوای چاکردنێک ئەنج بڵاو ئەکرێتەوە. ئەمە بەنسبەت بە شێوەیەکی گشتی بەنسبەت هەموو جیهانەوە پێشبینیکردن ینی پێشبینی بۆ سەرتاسەری جیهان بەم شێوەیە ئەکرێ. بەڵام بەنسبەت وڵاتێکەوە بەنسبەت هەرێمی خۆمانەوە کە باسکەین پێش هەموو شتێ ئەم نەخشانە وەرئەگرێت چکەم خۆی ئەندامێکە بڵین لەو خۆی داتای بۆ نردووە لەبەرەوە بۆی هەیە ئەم داتایانە بەکاربێنێتەوە. ئەم نەخشانە بەکار ئەهێنرێت جگەلەوە ئەو داتای وێزگەکانی ناو وڵاتی خۆی ناو هەرێمی کوردستانی بەردەوام بۆ ئەچێ هەر 3 ساعت جارێک و داتاکانی پێ ئەگا کەواتە بەراوردێکیشی ئەکا لەگەڵەوە جگەلەوە چاودێری ئەو شوێنانە شەکاکە کاریگەری کەشوهەوایان لەسەر ئێمەیە بۆ نمونە دەریای سپی ناوەڕاست دەریای سوور بەحری عەرەبی هەموو ئەم شوێنانە کە کاریگەری کەشوهەواکەیان لەسەر ئێمە هەیە داتای ئەوانش ئەگرێ و ئیتر دوای ئەم تێبینیکردانە هەڵسەنگاندنێکی بۆ ئەکات و راپۆرتێکدا ئەڕیشە بۆ ماوەی 48 ساعتی داهاتوو پێشبینیەکان بڵاو ئەکاتەوە. باش جا کاک جەوهەر ئێستا لەم نێوەندەیە بەم هەموو دیقەتەوە چی واکات هێشتا هەندێک جار پێشبینیەکان وەکو خۆی دەرناچێت؟ بڵێ طبعاً خۆی هەر وشەی یازاراوی پێشبینی واتە چاوەڕانی ئەو مەکە لە 100% دەرچێت کەواتە ئەو پەڕی زۆری ڕاستیەکان ئەکرێ بڵین لە 195 دروستە یعنی ئەگەر لە 99 بەهێستا لە 100 مەجال ماوەکە وانە بێ. طبعاً خۆشبەختانە ئێستا زۆربەی کات باش دەرەچێت بەڵام کە هەنێک کات هەڵە دەرەچێت لەوانەیە خەلەل لە گەاندنی داتاکان هەبێ لەوانەیە هۆکارەکان گۆڕانکاریەکانی کەشوهەوا بێ کە گۆڕانکاری کتوپڕ ڕوو ئەدا جگەلەوە بڵین
عوائق هەیە یعنی بۆ نمونە کە کاتێ شەپۆلێکی نزمە پەستان لە دەریای سپیناوە ڕاستەوە ڕوەکاتە ناوچەکەمان بەو پێی کە تۆ ئەو کاتە داتایەکانی ئەوێ وەرەگری بەهۆی خێرایی و ئاراستەی باکەوە ئاراستەی شەپۆلەکە دیاری ئەەکەی خێرایی شەپۆلەکە هەر دیاری ئەەکەی ماوەی ئێرە تا ئەوێ زانراوە کەواتە ئەوەی کە دیار نییە تەنها ماوەی گەیشتنیەتی کە بە هاوکێشێکی فیزیاوی ئەویش دیاری ئەکرێ بەڵام ئەمە ئەگەر هیچ گۆڕانکاریەک ڕوونەدا لە ساسەد وەک خۆی دەرەچێ بەڵام بێگومان ئەوائقەیە لەبەرەوەی بەتابەتی ئێمە لە دەریاوە دوورین احتیمالە شەپۆلێکی تر لە دەریای سوورەوە هەڵکات ینی کە ئەو کاتە نەبووە یان لە بەحری عەرەبیەوە یا لە بەرزەپەستانێک لەسەرەوە بێ و ڕێگر بێ لە گەیشتنی ئەم نزمە پەستانە لە کاتی خۆیدا یا وا بکات زووتر بکات ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوی کە پێشبینیەکان لە 100% دەرنەچێت. زۆر باشە لەگەڵەوەی کە بۆی ڕوونتر بۆی منیش و بینەرانیش وەڵامی پرسیارەکەمان ڕوونتر دەستکەوێت ئەمە بە پێی ستانداردی جیهانی ئەمە ئاوا بە شێوازێک کەژناسی دیاری ئەکرێت لەسەر ئاستی ناوچەی یعنی بۆ نمونە ئەم شۆ لە میدیاکانە سێرەکەین ئەڵێ بەیانی لە ناوچە شاخەکان بەفرەبارێت ئەم ئاستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەتوانین ئێمە پێشبینی ئەوە بکەین کە بۆ نمونە هەفتەی داهاتوو بارانباری نەبێت خۆرە بێت هەورە بێت یان بوونە جارێکی تر بارانێکی بەخوڕە بێت تارزە ئەبارێت ئەم پێشبینیان ناتوانین لەسەر ئاستی ناوچە دیاریکەین وەکو لە سەرەتا ئاماژم کرد پێشبینیەکان بۆ ناوچەیەک بە تایبەتی ورد نابێ ئەبێ ئیلا پێویستت بە شێوازە گشتیەکەی کە باسم کرد یعنی پێویستت بە بڵین نەخشەی کەشناسی جیهانی ئێوە پێشبینیتان نەکرد ئەم چەند ڕۆژەکان بارانە بەخوڕە لە هەرێمی کوردستان و پارێزگاکان نەگرێتەوە بەڵێ پێشبینیەکان ئاماژەیان پێ کردبوو لە حاڵەتێکا بۆ نمونە ئەگەر حاڵەتێکی ترسناکە بێ لایەنە پەیوەندیدارەکانیشی لێ ئاگادارەکرێتەوە بەڵام مەرج نییە هەموو حاڵەتێ پێشبینیەکان وەکو خۆی دەرچێ یا بە دەقیقی بەوردی تۆ ناتوانانی بڵێ لەم شارە لافاو بێ و لەو شارە لافاو نابێت چکە جاری وایە هەر لە شارێکە سیرەکەی بارانێکی بەخوڕ لایشی شار ئەبارێ بەڵام لە لایەکەی تری زەوی وشکە کەواتە بەوردی دیاریکردنی زەحمەتە بەڵام چاوەڕوانکردنی ئەوەی کە حاڵەتەکە ڕووبا و ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان لە هەر حاڵەتێکە سودێکی باشەگەینێ. جا ئێستا بە قسەکەی بەڕێزت پێشبینی جێ ئەوە نیە لە ساسە حسابی لەسەر بکەی بەڵام هەروە هەیە کە بۆ نمونە بەرچاوڕوونیەک یان وا بکە ئامادەکاریەک لە کەسەکانە دروست بێ ئەوەی کە بە پێی پێشبینیەکان ئەوترێت ئەم ساڵ کەشوهەوا بە چه شێوەیەکە بێت بەتایبەتیترەوە گەر ئینشەڵڵا بەرەو وەرزی گەرما بڕۆین ئایاوا هەیە گرماکەی پار هەمیسان ئەم ساڵش دووبارە بێتەوە؟ ڕاستێکی پێشبینی ئێمە چاوەڕانی بڵین راپۆرتی بەشی پێشبینی ئەەکەین هەموو کاتیانی لە بەڕێوەبەتی کەشناسی سلێمانی چاوەڕانی راپۆرتی بەشی پێشبینی ئەەکەین کە بۆ 48 ساعت دەرچێ یا بۆ ئەمڕۆ دەرچێ بۆ سفەی دەرچێ یا راپۆرتێکی ساڵانە دەرچێ لەبەرەوە ئێمە ئەوە کاری بەشی پێشبینی ئێمە زۆر قسەی لەسەر نەکەین هەتا راپۆرتەکەی ئەوانە بینین. زۆر باشە لەگەڵەوەی کە زۆر جار ئێمە ئەمانەیە بە پێی پێویست لە دام و دەستگاکانە هەندێک لەو ئامێرانە یاخو ئەوانەی کە پێشبینی پێکرێ لە بەردەستا بێت ئەمانە لە بەردەستان بۆ یەکەوە بتوانن زۆری داتاکانتان دەستکەوێت؟ طبعا ئەوەی کە پێویستە ینی بۆ پێشبینی لە خاڵ یەکەمە ئاماژەم پێکرد کۆگرنەوەی داتایە کە ئەویش لە وێزگەکانە خۆی ئەبینێتەوە. بەڵێ ئەو وێزگانی ئێمە تا حدێ بڵین طبعا بە پێی ستانداری جیهانی یا ڕێکخراوی کەشناسی جیهانین بۆیە ئامێرەکان پێشکەوتون و لە ئاستی ستانداردان بەڵام ئەوەی کە پێویستە ئەم وێزگانە پێویستیان بە نۆژانکردنەوە هەیە کەم و کوڕی تێ ئەکەوێت جاری وایە و هەروەها پێویست بەوەکە ئەم وێزگانە زیادکرێن ئێمە لەوە ئەچێ لەوەیە کەم و کوڕیمان هەبێ بە تایبەتی 6 ساڵی ڕابردوو ئێمە زۆر ویستومانە ژمارە وێزگانە زیادکەین. چەند وێزگەمانەیە کاک جەوهەر لە سەراستی هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی سنووری بەڕێوەبەرایەتی کەشناسی سلێمانی دە وێزگەمان هەیە دەوێزگەمانێ بە شێوەیەکی کاراییشی خوانەکەن بە شێوەیەکی کاراییشی خوانەکەن ئەو دەوێت ئەوانێ ئیشی خۆیانەکەن بەڵام وەکو وتم هەنێ جار کەم و کوڕی ئەبێ یا بڵین بەشێکیان تێگە ئەچێ
ئیتر ئەبێ بیگۆڕی یا بەردەوام چاودێری بکەیت و نۆژەنی بکەیتەوە. ئایاوا هەیە بۆ نمونە ئەگەر ئەم نۆژەنکردنەوە بە تایبەتیان لە گۆڕینی ئامێرەکانە کار بکاتە سەر دقەتی ئەو داتانەکە ئەیا بە ئێوە؟ بێگومان هەموو ئامێرێک ینی چستێکی دیاریکراوی هەیە بۆ ماوەیەکی دیاریکراوی ینی کار ئەکات دوای ئەوە کە ئەو ماوەیە تاوا بوو ئیتر چستی کەمە بێتەوە لەبەرەوە بێ ساڵانە بڵین کالیبریشن بۆ ئامێرەکان بکرێ بزانانی ئاخۆ وەکو پێویست کارەکە یان پێویستی بە گۆڕینە. ئەخمە بەستن لە پرسیارەکەم ئەوە بوو ئەوەی کە ئێوە ئەو داتانە ڕۆژانە وەری ئەگرن ئێستا بەپێی ئەو ئامێرانەی کاری پێکەن ئەوترێت کە باشە دروستە یان لانەیە تا ڕادێک با بڵێن کەم و کوڕی هەبێت یان کەم و زۆری هەبێ. ناڵم یعنی ئەوەی کە زانیت کەم و کوڕیتایە ئەبێ بگۆڕێرێ یعنی هیچ داتا ناتوانانی بڵێ ئەمە لە ئامێرمان هەیە پێویست بگۆڕێ چۆن ئامێر هەیە پێویست بکە بگۆڕێت بەداخەوە لەو ڕۆ کەم و کوڕیمان هەیە ینی حکوومەتی هەرێم هاوکارمان نییە لەوەی کە ئێمە پێویستمان بە ئامێری تازەیە پێویستمان بە گۆڕانکاری لە ئامێرەکانە یا پێویستمان بە دانانی وێزگەی تازەیە لەوەیە بەهۆی بەبیانی و قەیرانی دارایی ئەوانەوە لەو بوارەدا کێشەمان زۆر باشە. کۆتا پرسیاری من پێشبینیەکان چییە؟ هەندێک لە سەرچاوەکانە لێم ڕۆ کۆتا ڕۆژی بارانبارینە ڕۆژی شەمە هەندێکی شانەڵێنە تا 26 مانگ هەور و باران بەردەوام بێت. پێشبینیەکان وەکو پێشتر ئاماژەم کرد ئەبێ مادام ئێمە بەڕێوەبەرایەتێکی فەرمین ئەبێت چاوەڕانکەین راپۆرتی بەشی پێشبینی دەرچێت کە هەموو ڕۆژان لە سعات بڵین نزیکی دەوە راپۆرتەکە دەرەچێ و ئیتر ئێمەش بڵاوی ئەکەینەوە. ئەجارە نەگەیشتۆ راپۆرتە بەنیسبەت ئەمڕۆ نەگەیشتەوە بەڵام هی دوێنێ کە بڵاو کرێتەوە ئاماژەی پێ کردووە ینی ئەوەی پێشبینی ئەکرێ سپەی و دووسپەی ئەگەری باران هەیە بارانی بەخۆر لەوانەیە لە هەنێ شوێن بارانی باش ببارێ و چاوەڕوانی راپۆرتی شەکەین بزانین راپۆرتەکان چیاڵێن. دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس وەلەو هەرچەند ینی من بڵین ئەم دیدارە تایبەت بوو بە ڕۆژی جیهانی کەشناسی لە وارەوە قسەمان کەم کرد کە کۆمەڵی ئامانجی هەبوو من حەزم کرد ئاماژە بۆ ئامانجانە بین ئەگەر کات هەیە ئەگەر نیشە ئێمە مەبەستەکەمان زیاتر هەرێمی کوردستانە چکەم و ساڵە لەسەر ڕۆژە زۆر زۆر گفتوگۆکەین وەلەکەی و دامەزراوە بۆچی دامەزراوە ئامانجەکانیش ینی بەس ئێمە پێمان خۆشەکە گۆڕانکاریە لە ئامانجەکانی هەیە ئێمە بۆی زیاتر بینەرەکانمان دڵنیاکەینەوە لەوەی کە ئەم کەشوهەوای خۆمان لە ڕووی کەژناسی و بەکوێگا زانیاری لێوە زیاتر بگرین بەڵام ئەگەر ئامانجەکان گۆڕانکاریکی تایە پێمان خۆشە زانیاریمان بێتێ. تەمان گۆڕانکاریەکان ئەو بوار نییە باسیکەین بەڵام ئامانج لە بڵێن ئەم شیعارەی کە بەتایبەتی ئەم ساڵ دیاری کراوە یا ساڵانی داهاتووش لە سنووردانانێک بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆ چەند ئامانجێکە یەکێ لەوانە کەمکردنەوە یا سنووردانانێک بۆ برسێتی و هەژاری بەرەو باشبردننی ژیانی خەڵک لە ڕووی تەندروستیەوە دابینکردنی ئاوی خواردنەوەی پاکی پێویست بۆ هەموو کۆمەلگاکان هەروەها دابینکردنی وزەی پاک بۆ ئەوەی هەم ژینگە پاک بێتەوە و هەم ئەو ئامانجانەی تریش کە لەگەڵیا بێتە دی ئەمە ئامانجی بڵێن ڕێکخراوی کەشناسی جیهانیە کە ساڵانە بڵێن کاری بۆ ئەوکە. بەڵام ئەوەی کە جێی داخە هەرێمی کوردستان ئەوەی هەستی پێ ئەەکەن کە ئەم هەنگاوانە پێچوانەیە لای ئێمە یعنی ئەوەی هەست ئەوەی کە پێویستە هەنگاو بنین بۆ باشکردنی باری و گوزەرانی خەڵک یعنی ئەبینین بەهۆی نەدانی موچەوە خەڵکی برسی ئەکرێ بەرەو هەژاری ئەچێ یا لەگەڵ بوونی ئەم هەموو سەرچاوی ئاوە باشەی کە هەمانە بەهۆی خراپ ئیدارەدانی ئاوەکەەوە سەیرەکەی ئاوی خواردنەوەی پێویست ناگاتە هەموو شوێنەکان لە ڕووی تەندروستیشەوە دیارە بە من لە بەرەوەی شارزایم لەو بوارەنێ قسە لەسەر نەکەم بەڵام لە بواری بەکارهێنانی وزەی پاکیشەوە ینی لەگەڵ ئێمە وێزگەی کارەباییمان هەیە بە غاز ئیشەکە و هەموو جار بیستین کە چەند یەکەیەکی وەستاوە لەبەر نەبوونی غاز یعنی لە جیاتەوەی غاز بۆ ئەو وێزگانە دابینکرێ پشتمان بەستووە بە مۆلیدە ئەهلی کە هەمووی بە گازۆیل ئیشەکات و بۆتە هەم سیمایەکی ناشرین و هەم پیسکردنی ژینگەش یعنی لە کۆتای حەزەکە هیوادارم کە حکوومەتی هەرێم لەگەڵ ئەم ئامانجانەی کە ڕێکخراوی کەشناسی جیهانی
دیاری کردووە و هەموو جیهانکاری بۆ ئەکاو ئێمەش وەکو هەرێم لە ڕێگەی نوێنەری بڵین وڵاتی عێراقەوە نوێنەرمان هەیە لە ڕێکخراوی کەشناسی جیهانی و هاوڕاین لەگەڵ ئەم ئامانجانە هیوادارم لەگەڵ ئەو ئامانجانە بڕۆین و بۆ ئەوی ژیان و گوزەرانی خەڵکیش باشتر بێ و تەندروستی خەڵک باشتر بێ و ژینگەش پاک بێتەوە. ئینشەڵڵا بەو شێوەیە بێت و خۆی ئەم گۆڕانکاریانش کە بەسەر ژینگە هاتوو هەر بۆ نمونە بەرۆکی کەشوهەواشی گرتو زۆر گۆڕانکاری تری بەجێ هێشتا بۆ نمونە هەر لە بواری کشت و کاڵە ئێستا ئەو بابەتەی کە پێشکەشی بینەرانمانیەکەین باس لاواکات هەر گۆڕانکاری لە کەشوهەوە وای کردو وەرزی پێگەشتنی هەندێک لە بەرهەمەکان و با بڵێن درێنەکردنیان بگۆڕێت تەنانەت دوا بکەوێت کە ئێستا ناوەڕۆکی ئەو بابەتەیە پێشکەشی بینەرانمانیەکەین و دەستخۆشیش لە بەڕێزت ئەەکەین دەست خۆش بێ.